خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین و تەوەرێکمان ئامادەیە لەگەڵ بینوانێکدا کە لە هۆبەی مناڵبوونەوە لەگەڵمانە باس لە منداڵی نەبەکام دەکەین ئاخود ئەو منداڵانەی کە پێشوەختە لەدایک ئەبن و پێویستیان بە چاودێری هەیە بۆ ئەمەش میواندارەی بەڕێز خاتوو ئەڵوەن ڕەفیقمان کردووە. سڵاوی خوات لەوێ خاتوو، سپاس بۆی کە ئەمڕۆ بەشداری لەگەڵمانە بۆ ئەم دەرفەتە باسمان بۆ بکەی مەبەستمان چێ لە منداڵی نەبەکەم. بەڵێ بەیانیتان باش و هیوادارم تەندروست باش بن. من لە هۆڵی مناڵبوونەوە لەگەڵتان نیم ببوورە، لە هۆڵی نەبەکامەوە لەگەڵتانم، واتە ئەو مناڵانەی کە بە پێشوەختە لەدایکە بن، ئەو مناڵانەی کە پێیان ئەوترێ نەبەکام یاخود بە پێشوەختە لەدایکە بن، واتە تەمەنی دووگیانی دایکەکە، ماوەی تەمەنی دووگیانی دایکەکە ناگاتە 37 هەفتە. پۆلن کراوە بەسەر چەند قۆناغێکەوە لە 24 هەفتە، لە 24 هەفتەی تەمەنی دووگیانی دایکەکە هەتاوەکو 36 و 6 ڕۆژ ئەمە پێی ئەوترێ مناڵانی پێشوەختە یاخود مناڵی نەبەکام. ئەمانیش پۆلە نەکرێن بەسەر چەند قۆناغێکەوە هەتاوەکو تەمەنی دووگیانی دایکەکە هەفتەکانی زیاتر بێت، لە ڕووی جەستەیی و لە ڕووی زۆر شتەوە مناڵەکە باشترە کە وردەکاریی زیاترێ بێت. زۆر باشە خاتووەڵۆن، با بڵین بە پێ و ئامارانەی لەبەردەستی ئێوەدایە بە فەرمی ڕێژەی منداڵی نەبەکام ئەوەی کە ئاماژت پێکرد لە خوار ئەو هەفتانەیەوە کە لە ڕووی زانستیەوە بۆی دیاریکراوەکە لە دایکە بن لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە، لە چەند مناڵێک نەبەکامە، ئایا ئەم ڕێژەیە لە بەرزبوونەوەدایە یان ڕێژێکی ستانداردی جیهانی و ئاساییە؟ بەڵێ بەپێی ڕێنماییەکان یاخود زانستی منەظەمەی عالەمی WHO و یونیسف لە 10 مناڵ یەک مناڵ بە پێشوەختە لەدایکە بێ، ئەمە ستانداردێکی عالەمیە. بەڵام لە هەموو جیهانە ئەم ڕێژێ بە ڕێژێکی بەرچاو لە بەرزبوونەوەیە، بە ڕێژەیە کە بۆ بە لە 2 واتە لە 10 مناڵ 2 مناڵ بە پێشوەختە لەدایکە بێ و لە هەرێمی کوردستانیش و بە تایبەتی لە نەخۆشخانەکەی ئێمە ئەم زیادبوونە بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و ماگانەکە ئێمە ئاماری خۆمان وەرئەگرین. بەڵێ ڕێژەکە زۆر لە زیادبوونایە. ئێمەش وەکو بەدەر نین لە هەموو وڵاتانی جیهان چۆن لە عالەما ئەم ڕێژەیە لە بەرزبووناوایە، بە هەمان شێوە لای ئێمە و لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە نەخۆشخانەکەی ئێمە هەست بەو بەرزبوونەوە ئەکەین و شتێکی بڵێن طبیعیە وەکو ئەوە، بەڵام کێشە و گیرروگرفتیان زۆرە ئەم مناڵانە. کاتە خاتون زۆر گرنگە ئێستا پرسیار بکەین بزانین هۆکارەکانی منداڵی نەبەکام یاخۆدەوەی زوو لەدایکبوونی منداڵ بۆچی دەگەڕێتەوە. بەڵێ هۆکاری لەدایکبوونی مناڵ بە پێشوەختە هۆکاری زۆرە، وەکو ئەوەی کە زانست باسی ئەکا، هەندێکیان ئەگەڕێتەوە بۆ دایکەکە، هەندێکیان ئەگەڕێتەوە بۆ مناڵەکە. ئەوانەی کە تایبەتن بە دایکەکە، بۆ نمونە دایکەکە تووشی شەکرە ئەبێت، شەکرێکی بەرز کە کۆنتترۆل ناکرێت، پزیشکی ژنان و مناڵبوون ناچار قەرار ئەدا بڕیار ئەدا لەبەر پاراستنی گیانی دایکەکە مناڵەکە لە تەمەنێکی بچووکترا دەربێنێ. بە هەمان شێوە زەخت کۆنتترۆل نەکردنی زەخت کێشێکی زۆر گەورە دروستەکە بۆ دایکان. ئەمەش ئەگەڕێتەوە لەسەر بڕیاری پزیشکی پسپۆری ژنان و مناڵبوون، ناچارە بن لەبەر تەندروستی دایکەکە، سەلامەتی گیانی دایکەکە مناڵەکە بە پێشوەختە دەربێنن، یاخود ئەو دایکانەی کە جگەرەکێشن یاخود مادە کهولیەکان بەکارهێنن، ئەمانە هۆکارن بۆی مناڵەکەی بە پێشوەختە لەدایک ببێ. خواردنی ناتەندروست، جوڵەی ناتەندروست، نەخۆشیە درێژخایەنەکان، ئەو دایکانێکە لەسەر عیلاجی دەرونین، زۆر هۆکاری تر کە ئەکرێت زانست هێشتانەی سەلمان دەبێ یاخود پەیوەندی بەم حاڵەتەوە نەبێ و مناڵەکە زووتر لەدایکە بێ. و لە ئێستاە بەڕاستی پێتان بڵێن دانانی مناڵی بلووری لە ڕێژەی لە هەڵکشانایە، خەڵکانێکی زۆر خێزانەکان پەنە ئەبنە بەر دانانی مناڵ بە بلووری. ئەمەش عەدەدێکی زۆر مناڵدا ئەنرێ، بۆ نمونە لە 2 مناڵ بەرەو سەرە کە ڕەحمی دایکەکە تەقەبولی ئەم قەبارە گەورەیە ناکات، لەبەرەوە مناڵەکان بە پێشوەختە بە شێوازێکی سروشتی لە دایکە بن، یاخود پزیشک بڕیارەدا کە ئەم مناڵانە ئەبێ دەربێن.
زوو تەقینی سەراوی دایکەکە ئاوی مناڵ بەو ئاواژی کە لە سکی دایکایەتی یاخود دایکەکە تووشی حاڵەتێکی هەوکردنی ڤایرۆسی ئەبێت ڕەنگە ئەم هۆکارانە هیچیشی ڕوونەدا لە ئافرەتێکی دووگیانەوە بەڵام مناڵەکەشی بە پێشوەختە لەدایک بە بەڵام ئەم هۆکارانە لە ئێستاە زۆر زەق و زۆر باون بۆیە پێویستە دایکانی دووگیان لە سەرەتای دووگیانە پابند بن بە ڕێنماییە پزیشکیەکان و بە سەردانە پزیشکیەکانیان لە بەرەوەی ئەم حاڵەتانە ڕوونەدا یاخود دووبارە نەبێتەوە. زۆر باشە بەپێی زانیاریەکانی ئێمە جەنابەت وەکو وا بڵین نازناوی ئەوەی کە باوەشێکی دایکانت بۆ ئەو مناڵانە گرتوتەوە هەمیشە دەست و پەنجەت نەرمە لەگەڵیانە و زۆر بە سۆز و بە ڕەحم و بە میهرەبانی لەگەڵیان جۆرێک لە نازناوت وەرگرتووە. ئەمێ بزانم لە ژیانی خۆتە لە وەکو لێپرساوی هۆبەی مناڵی نەبەکان کۆمەڵێک چیرۆگەیە بێگومان ڕوو ئەدەن یا ڕوویان داوە. ئەو چیرۆکانە چین کە لای تۆ زۆر کاریگەر بوون یان زۆر تراژێدی بوون تۆ قەت بیرت ناچێتەوە لە هۆبەکەی ئێوە ڕووی دابێ. بەڵێ وەکو میهرەبانی یاخود وەکو ئەو نازناوە هەموو کارمەندەکان کە لێرە ئیشەکەین ئێمە وەکو تیمێک ئیشەکەین وە سوپاسی ئەو کەسانش ئەەکەم کە بەو ناوە بانگی منەکەن. هەموو کارمەندەکانمان من هەمیشە پێیان ئەڵێم هەمووتان هەر یەکێکتان لە ئاستی خۆتانەوە لە شوێنی خۆتانەوە ئەڵوانێکن بۆ خۆتان ینی بەتەنیا هەر من نیم ئێمە لێرە وەکو تیمێک ئیشەکەین بەڕاستی هەمومان دەست یەکمان گرتووە هەمومان تیمێکی زۆر جوانین زۆر میهرەبان زۆر لەسەرخۆ کۆمەڵێک تایبەتمەندی و صفاتی جیاوازێ لە پەرستاری ئەم هۆبەیە هەیە کە جیاوازترە لە پەرستاری بەشەکانی تر ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو جەستە بچووکە و ئەو ڕۆحەپاکەی کە لە بەردەستمانایە لە ئێستاە کە دایکی مناڵەکانمان لایە کە لە بارێکی دەرونی زۆر نەخوازراوان لە بارێکی دەرونی زۆر شڵەژاوان ئەرکی ئێمەی پەرستار بۆتە دوو هێندە ئەوسا کە مرافقمان نەبوو تەنها ئێمە لەگەڵ مناڵەکان خەریک بووین دایکایەتیمان بۆ مناڵەکان نەکرد ئێستا ئەرکەکەمان قورستر بووە بێت دایکایەتی بۆ دایکی مناڵەکانیش بکەین ئەبێ جارێ لە ڕووی دەرونی و دایکەکە هێورکەینەوە قبولی بێ کە ئەم جەستە بچووکە بەخێوکە قبولی بێ کە تەعامل کات لەگەڵ ئەم جەستە بچووکەیە باری دەرونی دایکەکان لێرە پێویستیان بە کۆنتترۆلکردن هەیە بەڕاستی ینی ئەرکی ئێمە لێرە بۆتە دوو ئەوەندە ئەو سوپاسیان ئەەکەم کە بەجددی بەو ناوەبانکی من ئەەکەن من هەز ناکەم میشێکی زیادەم کردبێ هەستەکەم کە ئەوەی کە لەسەر شان مەوکو پەرستارێک لە هۆبەکەم ئەنجامی بەم چیرۆکەکان زۆرن بەڕاستی شتێکی جیاوازە من لێرە تەنها لەسەر زار بیگەڕمەوە جیاوازترە لەوەی کە تۆ بە چاوی خۆت بە دڵ و بە ڕۆحت لەو تراژیدیایە یاخود لەو خۆشیە بەشدار بی. ساڵانی پێشتر مناڵانی ناشەرعی بڵێن یاخود ئەو دایک و باوکانی کە کێشیان هەبوو مناڵەکانیان لێرە چەندین مانگ ئەمانەوە ئەوەی کە قەت من بیرم ناچێتەوە لێرە ئەتوانم ناوی بێنم نە ئەتوانم باسی چیرۆکەکەی بکەم کچێکمان لابوو نزیکەی 8 بۆ 9 مانگ بەخێومان کرد هەتا ئێستش تەمەنە ئەکەم جارێکی تر بیبینمەوە چەندین شەو ڕۆژ لە باوشی ئێمە بەڕێ کرد ئەو مناڵە بەڕاستی نازانی دوای ئەوە مەسیری ئەم مناڵانە چیان لێ دێ جارجار هەواڵیان ئەزانین ئەپرسین بە گوێمان ئەگاتەوە کە لە چه ئاستێکان یاخود لە چه بارێکان بەڵام بەڕاستی هەتا نەیکەیتە باوش هەتاوەکو لەگەڵی ینی بەرجەستە نەبی ناتوانانی ئەو ئیحساسە دەرببڕی کە من ئایا هەستم چۆن بۆ لەگەڵ ئەو مناڵەیە یاخود ئێستا کە بۆتان باسەکەم من چەند بیری ئەەکەم چەند تامۆزرۆی جارێکی تر بیبینمەوە لێرەش کە بەڕاستی لەگەڵ دایک و باوکەکانە پەیوەندیەکی زۆر باشمان هەیە خێزانێکە کە تەواو بێ ئەمەلن لە کۆرپەکەیان ئاڵێن ئیتر بەڕاستی لەوەیە کە مناڵەکەی لە دەست باوە چەندین جار مناڵ لێرە بە بژانەوە دێتەوە دایکەکان یاخود لەو کاتەیە کە باوکی لێرە بێ بەڕاستی تراژیدیایەک ئەبینی ینی هەمومان سەرمان لێرە سپی کرد خەفەتی ئەم مناڵانە ئەم خێزانانە بەجددی ئێمەیان پیر کرد من هەموو جارێەوە ئەڵێم ئێمە لە خودەجا پیر بووین
لەبەرەو ئیحساسی زۆر تایبەت زۆر ناخۆش ئەیبینین ڕۆژانە بە چاوی خۆمان ئەیبینین. بۆ نمونە ئەم بەیانەیەک من خەریکی مناڵێک بووم کاتێکم زانی دایکەکەی لە تەنیشتمەوە کەوت بورایەوە. ناچار دەسم لە مناڵەکە بەریا دایکەکەمان بەهۆشیێنایەوە و کۆمەڵی قسەمان بۆ کرد، کۆمەڵی ڕێنماییماندای هەتا تۆزێک باری دەرونی ئارام بۆیەوە. شتی تراژیدیا و ناخۆش هەیە و کە نەتیجەکە یاخود کۆتایەکە ئەلحەمدولێللا بەخێر گەڕاوە. ساڵی پار بوو مناڵێکمان بە 24 هەفتەیی لەدایک بوو. 24 هەفتە لە قانونی هەموو عیلمی تۆبائیتر لە 190یان ئەمرن، ئەمە قسەی من نییە، قسەی عیلمە. دووسێ جار مناڵەکە مرد پاس بوو بە بژانەوە گەڕانمانەوە لە چەندین بەرنامەیە ئەمەم باس کردووە. دایکەکەی منی گرت پەلاماری یاموتی واز لە مناڵەکەم بێنە با بە ئیسراحەت بمرێ. یعنی ئەم قسەیە بەجددی لە ناخەوە ئازاری یام وتم دایگیان خوا گەورەیە. فعلەن مناڵەکەی هەمومان وتمان ئەمرێ، ینی لە دوای 30 دقە بوژانەوە هەر نەهاتەوە، بەڵام خوای گەورە معجیزەیەکی خۆڵقان کە ئەمانە هەمووی دەسەڵاتی خوای گەورەمان نیشانەیە. مناڵەکە گەڕایەوە، ینی ئێمە دەستمان لێ بەریە بەس مناڵەکە گەڕایەوە. لەخوا بەزیاوێت تقریبان 5-6 مانگێک لەمەوە پێش ڤیدیۆی ساڵیادی لە دایکبوونەکەی بۆ ناردم. مناڵەکە بە سەلامەتی ئەلحەمدولێللا دەرچوو، پاش ماوەیەکی زۆر کە لێرە مایەوە و دوایی بە سەلامەتی دەرچوو. بردنەوەی مناڵێک بە سەلامەتی لە باوشی دایکە کە لە بەرچاومان ئەڕواتەوە ئێمە پەنجەمۆری بردنەوەی پێ ئەەکەین، ئەوە جوانترین دیمەنە لە لای ئێمە. و ڕۆژانەش دیمەنی تراژیدیا و خەم و خەفەت و گریانی دایکەکان ئەبینین بە دیار کۆرپەکانیانەوە کە لە حاڵێکی خراپان. وەکوتم ئێمەی پەرستار ئیشەکانمان بۆتە دوو ئەوەندە، ینی چەند خەریکی مناڵەکانین دوو ئەوەندە بێ لایانی دەرونی دایکەکان سەپۆرتکەین. دەستخۆشیتان لێکەین ئەرکێکی پیرۆستان لە سەرشانە و توانیویشتانە سپاس بەخوا جێدەستان هەبێ. ئەمە بەخۆی جێ دڵخۆشیە خاتۆڵن بینە سەر چاودێریکردنی ئەم منداڵانە. ڕەنگە وەکو باسی شکر لایەنە تەندروستیەکە هەمومانە زانین، ینی مان و نەمان بەدەستخوای گەورەیە، بەڵام بابزانین ڕێژەی منداڵی نەبەکام تا چەندێک ئەگەری لە ژیانە بوونی هەیە و تا چەندێک جێ دڵخۆشیە بووی کە ئەم منداڵە ئێوە چاودێری بکەن، گرنگی پێ بدەن کە ئیتر بێتە بەرهەم و دایک باوک خەمی ئەویان نەبێت کە منداڵەکان لەدەست بن. بەڵێ سەرەتایی دەستپێکردنمان وتم کە لە 24 هەفتەی تەمەنی دووگیانی دایکەکە هەتا تەمەنی 36 ڕۆژ ئەمە لەم فتریا پێی ئەوترێت مناڵی پێشوەختە کە مناڵ لەم تەمەنیا لە دایک بێ. پۆلە نەکرێن بەسەر چەند قۆناغێکەوە. ئەو مناڵانەی لە تەمەنی 24 هەفتە بۆ 29 هەفتە کە لە دایک ئەبن ئەم قۆناغیان 24 بۆ 29 هەفتە لە 190یان ئەمرن. یعنی ئەمە ستانداردێکی عالەمیە. چی بۆ بکەی بۆی نەکەی مناڵەکە هەر لە دەست ئەدرێ، ینی دەسەڵات نییە لەم حاڵەتەیە. بەڵام لە ساددەیان ئەمێنن. ئێمەش زیاتر بەڕاستی ینی ئیش لەسەر ئەم فئێ زۆر ئەکەین بۆ ئەوی نیسبەی نەجاحمان تۆزێک بەرزکەینەوە. و ئەلحەمدولێللا دەرەنجامی زۆر باشمان هەبووە. مناڵی 24 هەفتە 25-26 ئەمانە عەدەدێکی زۆر باش لە لای ئێمە تەخریج بۆ بە سەلامەتی و بە تەندروستێکی باشەوە، یاخود هەندێکیان تووشی کێشە و گیر و گرفت ئەبن. بەڕاستی ئەوە ئەگەڕێنمەوە بۆ پزیشکێکی پسپۆڕی مناڵان باشترە قسە لەسەر ئەو گیر و گرفتانیان بکە. بەڵام توانیمانە ئاستێکی باش تۆمارکەین لە دەرکردنی ئەم مناڵانەیە. و مامەڵەکردن و چاودێریکردنی ئەم مناڵانە زۆر تایبەتە. یعنی هەموو کەسێک هەموو پەرستارێک ناتوانێت بێت ئیشەکەی ئێمە بکە. پەرستاری مناڵان و بە تایبەتی بەشینەبەکان تایبەتمەندێکی جیاوازیان هەیە وەکو وتم و خیبرەی چەندین ساڵیان هەیە. هەمانە 30 ساڵ بۆ 34 ساڵە لەم لە هۆبەینە بەکامە خزمەتەکە و مامەڵی هەیە لەگەڵ مناڵەکانە. پەرستارمان هەیە زۆر شارەزایە، ینی لە کەم و کورتیەکان لە هەڵەکان زۆر شارەزایە، ئەتوانێت شتی زۆر باشمان بۆ بکە. ڕێنمایی تایبەتیان ئەوێت ئەم دایکانە. ئێمە ڕۆژانە لێرە ڕێنماییان ئەدەینێ بە دەستەقیمکردنیان، بە شیرپێدانیان، بە ئەم دیودیوکردنیان و هەندێک جار لێرە خۆمان ئەیان شوین لە بەرچاوی دایکەکە، چونکە شێوازی شتنی ئەم مناڵانە جیاوازە. وەکو شێواز بڵێم عەفوی هەمان شێوازە، بەڵام
تۆزێک تایبەتمەندی زیاتری ئەوێت تۆزێک ئەبێ گورج و گۆڵبی لە بەرۆی پلەی گەرمی مناڵەکە دانابەزێت دایکەکە فێر ئەەکەین چۆن مامەڵە لەگەڵ ئەم مناڵەیە بکەوە چۆن خزمەتی ئەم مناڵە بکە و پەرستارەکانیش بە هەمان شێوە شەو ڕۆژمان فەرقیان نییە بە هەمان شێوە مناڵیان بۆ ئەشۆرن ڕێنمایی تایبەتیان ئەدەنێ لەسەر خزمەتکردنی ئەم مناڵانە هەتا لێرە بن ئێمە بەردەوام ڕێنماییان ئەدەینێ بەڵام کە دەرئەچن باری نەخوازرا و زۆر ڕوو ئەدا وەکو لە ڕووی خزمەتکردنەوە لەگەڵ ڕێزم کەسە گەورەکانمان ئەم جەستە بچووکە وەکو جەستێکی ئاسایی مامەڵە لەگەڵەکەن وەکو مناڵێکی ئاسایی مامەڵی لەگەڵەکەن لەبەرەوە زۆر جار مناڵەکان ئەهێننەوە بۆ ئێرە کە بەپێ ئەو ڕێنماییە نەڕۆشتۆ کە لێرە ئێمە پێمان و تۆ چۆن ئەم مناڵە بێ خزمەت بکەیت چۆن دایپۆشی چۆن گەرمی کەیت کە ئاچێتە ماڵەوە پێڵێن پەتۆی ناوێ با تووشی زەردووی نەبێ یان هەنگوینی بەرێ دۆشاوی بەرێ ئەو شتانە و لەبەرەوە زۆر هەڵی باوڕوو ئەداکە بەداخەوە ئاستی تەندروستی ئەمە نەگەشتۆتە ئەوەی کە بتوانین مامەڵە لەگەڵ مناڵێکی پێشوەختەیە بکەین لە دەرەوە زۆر جار لێرە دایکەکان کە دەرەچن من ڕێنمایی تایبەتیان ئێمێ جاری وهەیە چارێکێ بۆ 20 دقە هەموو شتێکی پێ ئەڵێن ینی بەدەر لەوەی ڕۆژانەکە لەگەڵ خۆمانە ئێمە مامەڵەیان لەگەڵەکەین ئەو ڕۆژەش کە ئەڕواتەوە کۆمەڵێک ئامۆژگاری تایبەتری ئەدەینێ و گروپێکی ڤایبەرمان داناوە کە لە هیچ خەستەخانەیەکە ئەمە نەکراوە لە هیچ وڵاتێکە ئەمەم نەبینیوە ئێمە کردمان لەبەر دایکەکانی خۆمان لەبەر ئەم جەستە بچووکانە بەڕاستی لە کاتی خۆمانە بەخشین لە ماڵیشەوە بۆ ئەمان ئەو دایکانی کە مناڵیان بە پێشوەختە لە دایک ئەبێ ژماری مۆبایلەکەی لێوەرەگرین و داخلی ئەم گروپەی ئەەکەین لە ماڵەوە پرسیاری هەیە کێشەیەکی توش ئەبێ مناڵەکە حاڵەتێکی بەسەردێکە دایکەکە نازانێت چی لێ بکە لە ڕێ گروپی ڤایبەرەوە ئێمە جوابی ئەینەوە و چەندین دایکی بە ئەزمموی تایە گروپەکە جاری وا هەیە من بە سێ ڕۆژ ناچمە گروپ جوابی هەموو پرسیارەکان دراوەتەوە بە خۆشحاڵیەوە دەستخۆشیم هەیە بۆ مامۆستا پرشەکە بەردەوام لەگەڵ منایە لەو گروپەیە هاوکارێکی تەواوی منە ئەمەش تەنها بۆ پاراستن و باشتر بەڕێکردنی ژیانی ئەم مناڵانە لە ماڵەوە بەڵە خاتووەڵوان پرسیارێکی گرنگ ینی هەر دایکێک کاتێک کە منداڵێکێ بێ نەبەکامە ئەوی پێوترێ لە کوردەواری خۆمانەوە پێوتێ مناڵەکەی لە شوشەیە ینی مەرج نییە کەواتە ئەم منداڵە مادەم خراوەتە ژووری نەبەکام یا خوددەج یا شوشە ئەم منداڵە نەژی و نەتوانێت بێتە نێو کۆمەلگا و گەورە بێ کەواتە زۆرینی زۆری ئەو منداڵانەی لە ژووری نەبەکامن با بڵێن هەلی ئەویان لە بەردەما هەیە بە سەرکەوتوی بێنە دەرەوە و ژیانی خۆشیان بکەن وایە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە چەند قۆناغێکمان هەیە چەند ژوورێکمان هەیە لێرە لە هۆبەی نەبەکام مناڵێک کە دێت بڵێن هیلاکە ئامێری هەناسەدانی پێویستە ئەیبین لە عینایەدایێنین لە چاودێری چڕدای ئەنین چەند ڕۆژێک لەوێ ئەمێنێتەوە کە باری تەندروستی جێگیر ئەبێ نقلی ژوورەکانی تریەکەین هەنگاو بە هەنگاو ژوور بە ژوور ئەیگۆڕین هەتا ئەو مناڵە تەخریجە بێ و مناڵمان هەیە هێتا ئێرە ئەیخینە ناو شوشەوە دەردیتەوە تەیخێنە ناو حازینەوە تەنها متابعی شیردانی ئەەکەین ینی مناڵەکە شیر خواردنی خاوە نەپێویستی بە ئۆکسجینە نەپێویستی بە گڵۆپی زەردوویە نەپێویستی بە کانۆلا و مغەزیە تەنها بۆ شیردان بۆ متابعە چەند سەعاتێکی هێڵینەوە ئەمە مانای ئەوە نییە بکە هەر مناڵێک هاتە بەشەکەی ئێمە و ئەمە ئیتر هیلاک بێ یاخود پێویستی بە چاودێری پزیشکی چڕ بێ ئێمە ئەحسایی مانگانەمان 600 بۆ 650 مناڵە مانگانە بەڵام لەم 600 بۆ 600 تقریبا 250 یا 240 نەخۆش داخلی قاوش ئەبێت و لەم 240 وەکوتم هەندێکیان باری تەندروستیان جێگیرە پێویستی بەوە نییە کە تۆ چاودێریەکی چڕی پێویست بێت چاودێری چڕی بۆ بکرێت زۆر باش خاتوەڵەن دایمەن ئێستا لە کوردستانە جیاوازیەک هەیە لە نێوان نەخۆشخانە ئەهلەکان و نەخۆشخانە حکومیەکانە ئێوەکو نەخۆشخانەیەکی منداڵان تا چەندێک ئەم جیاوازی ئەبینن یان با بڵێن خزمەت گوزاریەکان هیچ فەرقێکیان هەیە ئاماژەیەک بۆ بووی بە دیاریکراوی بەڵێ ئێمە وەکو خەستخانەی حکومی چەند ساڵە ئەم هۆبێ لەوەتی لە سەرەتای دروستبوونی نەخۆشخانەی ژنان و مناڵبوونەوە هۆبەی نەبەکان بەشێکی گرنگ بۆ لە نەخۆشخانەی ژنان و مناڵبوون
بەڕاستی پێت بڵێم ئەوەی کە لێرە ئەکرێەوە ئەو تەعقیماتی ئەو پاک و خاوێنەی و ئەو گرنگی پێدانی ئەو شێوە زانستیانی کە تەطبیق ئەکرێ لێرە لەگەڵ نەخۆشە لە هیچ خەسخانێکی ئەهلی بەرجەستە ناکرێ بە دڵنیاییە و پێت ئەڵێم خەسخانە ئەهلیەکان ماگانە و ڕۆژانە موچەی خۆیان بە باشی و بە فولی وەرەگرن وەرە کارمەندەکانی ئێمە بە دوو مانگجارێ موچە وەرەگرین و خزمەتگوزاریەکان هەتا ئێستا نەوەستاوە بەو ئاستا یاخود بەو ستافە کەمەوە کە ئێمە هەمانە کە پێویستە ستافی شەومان شەفتی شەومان لە 6 کارمەند کەمتر نەبێ ئێمە 4مان هەیە کە دوانی عەقدی مناڵپارێزە یعنی دوو کارمەندی ڕەسمی و دوانی عەقدی مناڵپارێزە عددێکی کەمی کارمەندمان هەیە و ڕێژەیەکی زۆر نەخۆشیشمان هەیە بەڵام ئەلحەمدولیلا خزمەتگوزاریەکان و ڕێنماییە پزیشکیەکان لە ئاستێکی زۆر بەرزایە لە هۆبەکەمانە و ڕۆژانە من دایکەکان ئەدوێنم ئەلحەمدولیلا هەتا ئێستا گلەیان لە شێوازی مامەڵەکردنی پەرستارەکان یاخود شێوازی ئیشکردن نەبووە لێرە و جاری وا هەبوو یعنی نەخۆش پێویستی بەوە بوو کە داخل بێ لێرە ئێرە فول بێت بووە شوێنمان نەبووە بۆ ماوەی 24 ساعت مناڵەکەی بردوێتە ئەهلی ئەم حاڵەتە دەگمەنە ینی بڵێم لە ساڵێکە دوو حاڵەتی وامان نییە کە مناڵ ببرێتە دەرەوە لەبەرەوەی لێرە شوێنمان نەبوو تقریبا لە ساڵێکە دوو حاڵەتی وامان هەبووە بە درێژای ئەم ساڵ کە هاتە ئێرەوتی وڵای حەقت دار و بەردی ئەم خودەجەماج بکرێ وتم بۆ ئیتر بە هەر حاڵ باسی ئەوی تری ناکەم بەڵام وتی شێوازتان زۆر جیاوازترە ئەو خزمەتێک کە لێرە ئەکرێەوە ئەو پاک و خاوێنی کە لێرە من بینیومە بەڕاستی لەوێوانە بوو کە لە ماوەی 24 ساعتە 500,000 لەو خێزانە وەرگیرا بوو لێرە نزیکەی 45 ڕۆژمایەوە وەرە 500,000 حسابکە چمە بلەغێکە لەبەرەوە لێرە بەدەر لەو هەموو کارە جوانەی ئەکرێ هەموو خزمەتگوزاریەکان بێ بەرامبەرە بەردەوام نوع ئامێری هەناسەدانمان هەیە گەورەترین چاودێری چڕمان هەیە و گەورەترین خوددەجیشە لەسەر ئاستی عێراقە بە خۆشحاڵیەوە ئەلحەمدولیلا تا ئێستا هیچ گلەیەکی وامان لەسەر نییە و خزمەتگوزاریەکان لە ئاستێکی زۆر باشایە و ئەمەشی ئەیکەین بۆ خەڵکی خۆمانە بۆ هاونیشتیمانیانی خۆمانە وەکوتم ئێمە جەستەیەکی بچووک و ڕۆحێکی پاکمان لە بەردەستایان ناتوانین غەدریان لێ بکەین ناتوانین درێغیان لێ بکەین زۆر باشە خاتوەڵەن هەچەند هیچ کاتمان نەما بەڵام یەک پرسیار ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە بتوانی وەڵام بیتەوە سوپاس دەکەم ئەویژەوەیە کاتێک منداڵێک لای ئێوە ئیتر خۆی پەروەردگار وا بڕیارەتی و ئەجەلەکەی وایە کە ناژی و ئەمرێت و گیان لەدەستدات ئێوە باست کرد کە زۆر ینی تەعاملەکەتان لەگەڵ ڕۆح و لەگەڵ ئیحساسێکی زۆر تایبەتە لەگەڵ دایکەکەیە چۆن ئەم هەواڵە بە دایکی ئەگەێنن و ئاپی ئەڵەنیانە بەڵام ئەگە بە کورتی بۆم باسکەی سوپاس دەکەم بەڵێ حاڵەتێکی زۆر ناخۆشە کوردوتنی یاخوا کەس نەیبینێ کە مناڵی لە دەست بە بەڵام وەکوتم دایکەکە یاخود عیلەکە لەگەڵ ئێمان لێرە کە مناڵەکەی ئەکەوێتە هیلاکات ئێمە عادەتەن دایکەکە دوورە خینەوە لە بەروی مەجای ئەوە بێکە بوژانەوەی بۆ بکرێ عادەتەن پەرستارێک ینی دڵنەوەی دایکەکە ئەکا بڕوات هەبێ دایک هەبووە مناڵەکەی بە باوشی خۆی بردوێتە دەرەوە بەس پێش ئەوە کە وەزعی تێک چووە پێی ناخۆش بۆ گریاوە دەسەخینە سەرشانیان جاری وایە باوشیان پێ ئەکەین جاری وە هەبووە فرمێسکمان لەگەڵ فرمێسکی ئەوانە یێتە خوار ینی ئەمە ئیحساسی ئینسان و بەدەست خۆی نییە بەڵام وامان لە دایکەکە کردو بە باوشی خۆی مناڵەکەی بردوێتە دەرەوە و ینی وا هەستی کرۆ مناڵێکی زیندوو ئەباتە دەرەوە وەکوتم لایەنی دەرونی دایکەکان زۆر گرنگە و ئێمە زۆر گرنگی پێین دەستخۆش زۆر سپاس بۆ خاتۆڵ ڕەفێقکە لەم تۆڕەیە لەگەڵمانە بوو